وما قلاك الله أي خوي جورا الرقي لتونية لو كاتويك خوشتي دوي چونکە ئەگەر نەفی شتێکت کرد بەڵگێ لەسەرەوەی عەکسەکەی جێگیرە بێت کەوتی خوای گەورە ڕقی لێت نییە واتە عەکسەکەی چییە؟ خوای گەورە خۆشی دەوێت. فەرمێ والنفي المحض لا يكون مدحا إلا إذا تضمن ثبوت كمال. ئێمە دوو جۆر نەفیمانەیە شتێک کە ئەڵێی نەفیەکەی هەمانە کە نەفی خراپەیەکەکەی عەکسەکەی لە خۆیەگرێ چاکەکەیە یان نەفی چاکەکەیەکەی عەکسەکەی لە خۆیەگرێ خراپەیە. هەیشمانە کە نەفی چاکەکەیت کرد معنای وا نییە خراپیش نییە یان نەفی خراپەکەیت کرد معنای وا نییە چاکە. بۆ نمونە ئێستا لێرە کە خوای گەورە بە پێغەمبەرەکەی ڕاگەیەنێ کە خوای گەورە ڕقی لێت نییە واتە عەکسەکەی چییە؟ خۆشی دەوێت. ئەگەر بە یەکێکیش بڵێ من تۆم خۆشەوێ ئەمە ئیثباتی چییە؟ مەدحە. بەڵام نەفی چی لە خۆ ئەگرێت؟ زەم و لۆمەکردن واتە ڕقم لێت نییە. بەڵام من دێم ئەڵێم چی؟ ئەڵێم ئەم دیوارە نەزان نییە معنای وتمە زانایە و عالمە؟ معنەوە نییە عالمە ئەبێ ئیلا عەکسەکەی لە خۆی بگرێت ئەبێ عەکسەکەی لە خۆی بگرێت. اینجا پێوترێ ئەو نەفیە بۆ کەمالە. ئەوە وەکو لە مناقەشەکەی عەبدولعەزیزی مەکی بشری مەریسی بە چی گرت؟ وتی ئەی بشر پێم بڵێ خوای گەورە عیلمی هەیە یان نا؟ چونکە ئەگەر بڵێ عیلمی نییە یعنی جاهیلە فەقەد کەفەر. ئەویش وتی من ئەڵێم لا یەجهەل. لا یەجهەل معنەوە نییە عالمە ئەوە لە خۆی ناگرێت کە بڵێ لا یەجهەل وتی نە وتی ئیسا من کاڵم ئەم کۆڵەکەیە لا یەجهەل معنای ئەوەیە وتمە کۆڵەکە عالمە ئیثباتی عیلمم بۆ نەکرد. نەفی مەحض بۆ خوای گەورە بەکار نایەت کە چی تیان نەبێ؟ عەکسەکەی تیان نەبێ. لا یەجهەل بۆ خوای گەورە بەکار نایەت لەبەرەوەی عەکسەکەی تیان نییە کە چییە؟ إثبات علمه.